سڵاوتان لێبێ دەستگای میدیایی کورسات گەورەترین چالاکی و کۆنسێرتی بە بۆنەی یادی 241 ساڵی دامەزاندنی شاری سلێمانی و ڕێخستووە لە بەردەرکی سەرام بێگومان ئەم چالاکیانە کۆنسرت لە خۆی دەگرێت پێشانگای فۆتۆی پێشانگەی شێوەکاری و چەندین کار و چالاکی جیاواز هەروەها نمایشکردنی فلم هەروەها نمایشکردنی چەندین جۆری کەرەستەی کوردەواری ئێمە لێرە لە ئێستادا لە پێشانگایەکین کە ناوەندی حەوت ڕەنگە کردوێتیەوانێ و کۆمەڵێک تابلۆی جوانی شێوەکارانی کورد لێرە نمایش کراون من پێم خۆشە بچمە لای کاک بەختیار سەعید کە بەڕێزیان لە پرسراوی ناوەندی حەوت ڕەنگەن سڵاو لێبێ کاک بەختیار زۆر سپاس باسێکی ئەم پێشانگایەمان بۆ بکە و ئەو تابلۆیانەی کە ئەمڕۆ بۆ میادا هەڵتامژاردۆ نمایشیکەن چی؟ بە خۆشحاڵەوە بۆ ساڵی دووەمە لەگەڵ کەناڵی کورسات بەژاری یادی دروستبوونی شاری سلێمانیەکەم لەم پێشانگا زیاتر لە 32 تابلۆی ئەندازە جیاواز بەشداری کردو تابلۆکان هونەرمەندانی با بڵێن باشووری کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستانی تایە تابلۆکان زیاتر بەشێکی پۆرترێتە بەشێکیشی با بڵێن سروشتە لە تەمەنە جیاوازەکانەوە بەتایبەت لە جەوی بەهارەکە ئاڵاوەڵایەکی ڕەنگەکان هەیە گوڵەکان گەشاو نەتەوانێ لە هەمان کاتە بەشێکی ئەوانەی تریش کاری مۆدێرنن واتە بەکۆ ئەتوانی بڵێ کۆمەڵێک کاری زۆر جوانی هونەرمەندەکانی لەخۆگرتووە بڵێ بێگومان کۆمەڵە تابلۆی جیاواز لێرە نمایشکراون هەوڵتان نەیاوە لە ساڵانی داهاتوە بتوانن زیاترە و تابلۆیانە نمایشکەن کە گوزارشتن لە جوانەکانی و گەڕەکە کۆنەکەەکانی شاری سلێمانی ئەوەشمان هەبوو بەڵێن ساڵی ڕابردوو ئێمە دوو پێشانگەکەمان لە دوو بەش پێکاتوویان پۆرترێتی کەسایەتیەکانی سلێمانی بوو لە پاڵیشە کۆمەڵە تابلۆمان هەبوو ئەو کارانە بڵێن بەردەوام هەیە بەڵام تر تۆ ئەتەوێت ساڵ بە ساڵ شێوازی کارنەکە گۆڕانکاری تەوێت بۆ نمونە ئەم ساڵ دوو جۆر پەیکەریشمانەی پێکەرێکیان بۆ مەستورەی ئەرزەڵانیەکەیەکی لە خانمە شاعیرەکە کانی کورد لەمان کاتە نالی کام ساڵ کەناڵی کورسات یادەکەی هەر بە ناوی نالیەوە ناوناوە هەروەکو ڕێزلێنانێک ئەو دوو شاعرە لێرە وجودی هەیە کە کاری هونەرمەندی گەورە هادی زیادینە بەڵێ بەسەکانە خۆش بێ بێگومان لێرە بە بچووکی پەیکەری مەستورەی ئەردەڵانی لەگەڵەوەی کە هەم چالاکیەکان دەستگای میدیایی کورسات بە ناوی نالیەوانە ناوی ناوە لێرە دانراون و وەکو سمبولێکی جوانی شاری سلێمانی نمایش کراون بێگومان هاوڵاتێکی زۆر سەردانی بەردەرکی سەرای شاری سلێمانیان کردۆ لێرە دڵخۆشن بۆ چالاکانێک کە دەستگای میدیایی کورسات ڕێکی خستەوە لەگەڵەوەشتا ژمارەیەکی زۆر لە میوزیسیانان و هونەرمەندان ئامادەی ئەم چالاکیان و خۆشترین گۆرانی و جوانترین گۆرانەکانی خۆیان پێشکەشی ئەم ئامادەبوانەیە راکەن ژمارەیەکی زۆر لە هاوڵاتی لێرن کە دەچنە نێو ژوورەکانی سەراوانێ بۆی بتوانن لە هەر ژوورە و جۆرێک لە چالاکی کۆمەڵەیەک بەشدارن ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان لێرن بە خۆشحاڵیەوانەیە کە پێیان خۆشە چالاکیەکانی ئێرە ببینن من پێم خۆشە پشمە لای هەندێک هاوڵاتی کە خۆیان پێیان خۆش بوو بۆ مایکی کورسات بدوێن سڵاو لەبێ خاتون گیاو لە تۆش بەخێر بێن سەر چاو زۆر سپاس دەکەم پێمان بڵێ لە یادی سلێمانیا چ پەیامێکە هەیە لە یادی 241 ساڵی شاری سلێمانی من پیرۆزبایی یەکەم لە شاری سلەیمانی لە شاری شاران لە شاری شاعیران لە شاری ڕۆشنبیران من وەک کەسایەتێکی شاری سلەیمانی کە من کچی شەوقی میرزا کەریمم مەلاتەوە دانیشم لە ساڵانی شەستەکانە باوکم بەڕێوەبەر بووە لە بەڕێوەبەرایەتی گواستنەوەی سلەیمانی و تەنها یەکەم کەس بووە کە لە شەستەکانە چووە بۆ ئەڵمانیا لەگەڵ کۆمپانیایەکی ئەڵمانی توانی کە پاس بێنێ بۆ شارە حیاتەکە بۆ خزمەتی هاوڵاتیان پاسەکە پۆلۆنی بوو؟ نەخێر پاسە گەورەکان بوو ئەوە بوو کە لە بینی هەموو گەڕەکەکانی شاری سلەیمانیە کار ئاسانێکی کرد یەکەم کەس بوو کە لەگەڵ کۆمپانیایەکی ئەڵمانی لەو ساڵانەدا کە ئەوەی
بۆ خزمەتی شاری سلەیمانی کردووە. وەکو جێنشینێکی ئەو تا چەند دڵخۆشە بە یادگارەکانی ئەم شارە و هەرکە باسی سلێمانی بکرێت چیە یادی تۆ؟ هەرکە باسی سلەیمانیە کە یەکسەر تۆ گریانت بۆی دێ، یعنی لە خۆشەویستی، لە وەفاکانی، لە کەسە باشەکانی، یعنی هەموو سیفەتێک لە شاری سلەیمانیا هەیە و هیوادارم هەموو ساڵێ ئەو یادای بە بەرزتر و بەرزتر بنرخێنرێت و ئیتر چی بە نەوەکانی داهاتووەڵی چۆن بتوانن پارێزگاری لەو خۆشەویستی و ڕەسەنایەتیە بکەن کە لە کۆنەوە باو باپیرانمان بۆ ئەم شارەیان هەبووە. هیوادارم بۆ نەوەکانی دوایی لەسەر ڕێچکەی باو باپیرانمان بڕۆن و زیاتریش، یعنی بە تەنگ شارە خۆشەویستەکەمانەوە بێن، شاری شارانە، شاری ڕۆشنبیرانە، شاری شاعیرانە، هەموو سیفەتێک بڵین کەمە بۆ شاری سلەیمانی. دەستەکانە خۆش بێ، زۆر سپاس دەکەم خاتونیان، هەمیشە سەرکەوتوو خۆشحاڵ بووین کە لەگەڵ کەسایەتێکی دیاری شاری سلێمانی سپاسانەکەم بەخێران. هەوڵاتیانیش دڵخۆشن کە لێرە لە سەرای سلێمانی چەندین خواردنی کوردەواری، چەندین چالاکی جیاواز لێرە ئامادە کراوە و تاوەکو هەوڵاتیان لە یادی شارە حیاتەکەیە کەشێکی خۆش بەسەربەرن و زۆر سپاس بۆ ئێوە. بێگومان ئەمە لە یاد نەکەین کە یادەکە بە دروشمی ئەم ساڵیش یادی سلێمانیەکەینەوە بە خامە ڕەنگینەکەی نالێ یادی شار دەهۆنینەوە. ئەمە دروشمی یادەکەی دوێنێ بوو کە لەبەر دەرکی سەرای شاری سلێمانی ئەنجامدراوە بە سپۆنسەری میدیای دەستگای میدیای کورسات بەڕێوەچوو. دووبارە هاوکارمان سۆنیا بە سپاسەوە برگەیەک یاخود با بڵین چەند لە دوانێکی وەرگرتووە لە یادەکەی دوێنەیە کە دوێنێ لە ژوورەکانی سەراشا بە هەمان شێوە چالاکی جۆرا و جۆر بەڕێوە چوو و یادی سێ کەسایەتی کراوەتەوە لە نێو ژوورەکانی سەرای سلێمانیا. با بزانین ئەم کەسایەتیانە چێن و چ جلوبەرگێکیشیان پۆشیوە. یەکێک لە ژوورەکانی سەرای سلێمانی ویلایەتی 240 ساڵی بنیادنانی شارە حیاتەکە، شاری شاران، شاری سلێمانی. لێرە هەر ژوورێک و تەرخان کراوە بە بابەتێکی جیاواز و چالاکێکی جیاوازی تیا پێشکەشەکرێت. لێرە لەم ژوورە سێ کەسایەتی دێرینی شاری سلێمانی، سێ کەسی دیکە ڕۆڵی ئەو کارەکتەرانە ئەگێڕن بە ستایل و جلوبەرگی ئەو سەردەمەوەی ئەو کەسایەتیانەوانێ لێرە دانیشتون و میوانان و ئەو کەسانێکیان سەردانی سەرای سلێمانەیەکەن یان وێنەیەکی یادگاری ئەگرن و هەندێک گفتوگۆ ئەەکەن پێکەوە تاوەکو دەربارەی ئەو کارەکتەرەی شاری سلێمانی زانیاری بزانن بۆیە لەگەڵمان بن زین ئەو سێ کەسایەتیە دیارەی شاری سلێمانی کێیەکە لەم ژوورەی سەرای سلێمانیایە و ئێمەش چاوپێکەوتنیان لەگەڵاکەین. یەکێک لە کەسایەتە دیارەکانی کوردین ئەویش حەبسەخانی نەقیبە. ئەمڕۆ لێرە لە شێوەی حەبسەخانی نەقیب خاتوونێکی جوان لە سەرای سلێمانی بە بۆنەی یادی دامەزراندن و بنیادنانی شاری سلێمانیەوە خۆی گۆڕیوە و خەڵکی نوێنەی لەگەڵەگرن و وەکو کەسایەتێکی دیاری ئەم شارە لێرە لە یەکێک لە ژوورەکانی سەرایە دانیشتن. سڵاو لە بێتۆنی خاتوون بەخێر بێن. سپاس. چ هەستێکێ ئەمڕۆ کە تۆ تەمسیلی ئەو ژنە قارەمانە ئەو ژنە بوێراکەی خۆشترین هەستە بۆ من بەڕاستی چکە مەردایەتی و قارەمانێتی ئەو ژنە کووردە بە تایبەتی یەکەم ڕۆڵی هەبووە لە دامەزراندنی قوتابخانە بۆ ئافرەتان، بۆ ئافرەتی کورد. تا چەند گرنگە ئێمە بتوانین یادی ئەوان یاد و یادەوەری ئەوان بە زیندوی بێڵینەوە لە بۆنەیەکی وەهاتە؟ هەمیشە پێویستە چکە بەڕاستی ئەوانە نەمرن، کەم ئەبنەوە ئەو کەسانە یانی دووبارە نابنەوە. چەند لە ژیانی ڕۆژانەی خۆتە ئەم جۆرە جلوبەرگ و ئەکسسواراتانە بەکارێنی؟ وڵی زۆر کات بەکاریە هێنم
بەکاری هێنم بە پێی پێویست بەس بە تایبەتی لەم ڕۆژانەیە وەکو ئەو ڕۆڵە کە یاریانە پێم ینی خۆشحاڵم زۆر زۆر وەکو ژنێکی کورد کە یادی حەفسەخان نەکرێتەوە. کاردانەوەی ئەو هاوڵاتیانەی کە هاتوونەتە ئێرە بۆ کارکتەرەکەی تۆ چی بووە؟ هەر زۆر پڕ لە جۆش و خرۆشەوە دێن ڕێوێنەمان لەگەڵاگرن سێڵبیمان لەگەڵاگرن ڕەنگە بچینە دەرەوە باوەڕکە بڵێم شۆڕشێ دەست پێ بکات چونکە ئەوەندیان حەز لە ئەو شخصیەتە کۆنانەیە کە وەکو ئیبراهیم پاشای بابان پیرەمێرد هەروەها شێ مەحموود نەمر کە ئێستا لەگەڵمایە ئەویش حەبسەخانی نەقیب بڵێ دەستەکانە خۆش بێت تا چەند گرنگە ئێمە لەم بۆنە تایبەتانەیە ئەم یادەوەرانە زیینوو بکەینەوە. یاخۆ خۆ سلێمانی خۆی پێشەنگە لەو شتانە خۆی هەمیشە ئەو شانەی لەبیرە بۆ نمونە هەر نەک لە ساڵیات لە ساڵیاتی ئێستا تۆ ڕۆژی جەژنی داگوری خۆتت دەیە یانی کە مۆمداگیر سێنمانە ئەین سلێمانی نەک بۆ خۆی بۆ هەموو شتەکان بۆ بۆنەکان بۆ هەموو شتە جوانەکان یادیەکاتەوە سلێمانی چونکە شارێکی جوان و ڕۆشنبیرە شارێکە پڕ لە کتێبە شارێکە پڕ لە شاعیرە هەمیشە ئەو شانە فەرامۆش ناکات. شانازیەکەم کە ئەمڕۆڵە بە من درراوە هەڵبەتە دیارە ڕەنگە فەیسبووەشم هەندێک یارمەتی دەروێ بۆ ئەو کەسانەی کێنە ئێرە سەردانی سەراکن ژوورەکانی سەرا تا چەند بەو زانیاریان هەیە دەربارەی ئەو کارکتەرە و ئەو کەسایەتیە گەورەی کورد وەڵی تاپان زۆربیان زانیاریان هەیە بەرامبەرە وەڵام ئەمجی لە نوێیانە ڕەنگە زۆربیان ئەو شتانە نەزانن بەڕاستی ئەمە بیرخستنەوەیشی پێویستە بۆ ئەوەی کە ئەم نەوە تازەیە بزانێم کێ بوون ئەو کەسایەتیانەی کە لەم شارەیە ژیاون و ئەم شاریان بەو جوانی هێشتۆتەوە چێ بوونکەوە یەکەم کەس بووە کە مەلیکی کوردستان بووە چێ بووە کە وەسەن یەکەم کەس بناغەی شاری سلێمانی داناوە گوراییم پاشای بابان ئەم شارە شاری شاعیرە گەورەکانە ئەبێ ئەم جی لە نوێ هەمووی زانیاریان هەبێ لەو وارەیەوە.